برینەکانی ئەم نیشتیمانە ساڕێژ نابن، تۆماری هەر ڕۆژێکی هەڵدەدەیتەوە مەرگەساتێکی تێدایە. 7 ساڵ لەمەوبەر و لە بەرەبەیانی ڕۆژی یەکی ئاب فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆردومانی گوندی زارگەلی سەر بە ناحیەی وەرتەیان کرد و بەهۆیەوە 8 هاوڵاتی شەهید و 11 دیکەش بریندار بوون. حەمەد ئەمین خدر یەکێکە لە بریندارەکانی گوندی زارگەلی، 5 لە کەسوکاری لە بۆردومانەکەدا شەهید بوون. ئەو یەکێک بوو لەوانەی لەگەڵ شەهیدەکان گۆڕی بۆ هەڵکەنرا. خی گەورە کە ئازاری عەبدولخۆی نەدادەنا ئەو قەبە بۆم نالەف و بە شەهیدانەدا نەفام و لەگەڵەوان ئەنێژرا. ئەو قەبەی کە ئێستا لەسەری دانیشتمەوە ئەو قەبی بابمە بۆ من هەڵخەنابوو. ئەم هاوڵاتیە ئێستاش باری تەندروستی ناجێژیرە و دەڵێت حکوومەت بەهانامانەوە نەهاتووە، باس لەوەش دەکات لە دەرەوەی وڵات چارەسەری هەیە، بەڵام وەرگرتنی چارەسەری دەرەوەی وڵات لە توانای ئەو دانیە. وەداوەکارم لە حکوومەتیێری کوردستان یعنی کە بەڕێم کا بۆ دەرەوەی وڵات عیلاج مەکرێ چکە ئێستا ئەلەو ژێستەنەکەم پاسەیەکی تێدا ئێستا ئەوەندا شەوانە ئازارم زۆرە. وەلە خواردنیشدا یعنی وەکو پێویست نیمە زاداوەکارم ئاڕقمان لێ بدەنەوە. بۆ 4-5 ڕۆژ لەوە پێش و 4-5 بە عەرەبەکانمان 19 کەسمان شەهید بوون، ئەندام پەرلەمانی بەغدایەوە دەنگهاتوە، بەڵام هەرێمی کوردستان لە ئاسەدا بێدەنگە. بۆ ئێمەش ئینسان نینە، حەق خۆمان نییە. بۆردومانەکەی گوندی زارگەلی لە بەرەبەیاندا بوو. فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە ماوەی کاتژمێرێکدا 3 جار هێڕشیان کردە سەرگوندەکە. وەک شایەت حاڵەکان دەڵێن تەنانەت لە کاتی بەهاناوەچوونی بریندارەکانیش فڕۆکەکان بۆردومانی گوندەکەیان کردوتەوە و بەو هۆیەوە ژمارەی شەهید و بریندارەکان زیادی کردووە. زاری یەکەم تەنها شەهیدێکمان هەبوو بە ناوی ئایشە مستەفا کە ئامۆژنم بوو. بۆ زاری دووەمیش کە بۆردومانەکەی کردەوە ئەو کاتە هیچ خەڵک نەگەی بووە هاواریان، بەڵام بۆ زاری سێم کە بۆردومانەکەی کرد تەنانەت جۆرە ساڕۆخێکی بەکارێنا ئاگری بووە. ئەو ساڕۆخە کارەساتی بۆ ئێمە دروست کرد. لەو بۆردومانی سێمدا 8 شەهیدمان هەبوو، واتە 7 شەهید لەو کاتە شەهیدێکیش بەر لە ئەو کارەساتی زاری سێم. بە بەڵگە وەرەقەی دکتۆرمێ ئەلعانیشدا خەستەخانانە گەڕێم لەبەر برینداری بوونەکەی خۆم هەتا ئێستا کەسێک ڕۆژێک لە ڕۆژێک لایەنێک بەرپرسێک لایەنێک نەهاتیە بڵێ ئەرێ کاکە و بریندار بووی نەکرە من ئەوانی دیکەش خزمەکانیشن ئەلعان هەندێک لە ڕانیێنا بەڕاستی خان و بەرە و هەموو شتیان تێکچوو. دوای 7 ساڵ لە بۆردومانی گوندی زارگەلی تا ئێستاش ئاسەواری کارەساتەکە دیارە و گوندەکە چۆڵ بووە. سەرباری ئەوەی کە سوکاری شەهیدەکان قەرەبوو نەکراونەتەوە و بریندارەکانیش چارەسەری پێویستیان بۆ نەکراوە و هەندێکیان تا ئێستاش باری تەندروستیان ناجێگیرە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام.